سلااو ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەی گزین هیوادارم کە ساغ و سلامت بن بە بەرنمەیەکی تر لە بەرنامەی گزینگ و بە تەوەرێکی تر لەسەر پرسە خوێندکاریەکان لە زانستگاکانی کوردستاندا هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. ئەم بەرنمەیە هەوڵ ئەدا تیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. هەر وەک بینراوە چالاکی خوێندکارانی کورد لە ماوەی ساڵانی ڕابردوودا بتایبەت لە 15 ساڵی ڕابردوودا زۆر بواری لە خۆی گرتووە و یەکێک لە بەرچاوترینیان کار لە بواری کەلتور و ئەدەبی کوردی بووە. ڕاستی ئەوەیە کە لە کوردستانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئێران حکوومەت لەبەر ئەوەی کە نەیتوانیوە بە تەواوەتی بەر بە چالاکی شۆناسخوازانەی چالاکانی کورد و چالاکانی خوێندکاری کوردیش کە یەکێک لە ژێرمەجموعە چالاکەکانی بزوتنەوەی کوردستان بووە بگرێ، هەر بەم بۆنەوە کەم تا کورد ئیزن بە دەرکردنی هەندێک گۆڤاری کولتوری و ئەدەبی لە ساڵانی ڕابردوو دراو یەکێک لە بەرچاوترینیشیان گۆڤاری ئەدەبی سروە بووە. جگە لەوە لەم ساڵانەی دواییش لە زۆریەک لە زانستگاکانی ئێران و کوردستان چالاکانی خوێندکاری کورد دەستیان داوەتە بەڕێوەبردنی کۆڕ و کۆبوونەوە گەلێکی فەرهەنگی و ئەدەبی و بە بانکێشکردنی شارزایەنی بواری شێعر و چیرۆکی کوردی هەوڵەکانیان لە ئاراستەی شیکاری و ڕوونکردنەوەی لایەنە بەهێزەکانی شێعر و ئەدەبی کوردی چڕتر کردوێتەوە. بۆ نمونە خوێندکارانی کورد تاکو ئێستا چەندین سیمیناریان بۆ شاعران و نووسەرانی ناوداری کورد لەوانە مامۆستا شێرکۆ بێکەس، هەژار، هێمن، قانع، سوارە ئیلخانی زادە، گۆران، بەختیار عەلی، عەتا نەهایی و شێرزاد حەسەن گردووە و هەروەها زۆرێک لە شاعرانی کلاسیکی کورد لەوانە ئەحمەد خانی، نالی، مەحوی و مەولەوی بەڕێوە بردووە. جگە لە بەڕێوەبردنی ئەو سیمینارە زانستیانە کە لە بواری شیکاری زانستیان لایەنە ئەدەبی و کۆمەڵایەتیەکانی نووسراوەکانی ئەو شاعر و نووسراوانە بەڕێوە چووە، دەتوانین بە بەرپاکردنی شەوە شێعر و تەرخانکردنی بەشێک لە گۆڤارە خوێندکاریەکان لە ئاراستەی مەیداندان بەو کەسانەی کە قەڵەمێکی ڕەنگینیان هەیە و دەیانەوێت بە شێوەی حرفەییتر درێژە بەکاری ئەدەبی بدەن ئاماژە بکەین. بە جۆرێک کە دەتوانین بڵێن ڕێوڕەسمە خوێندکاریەکان بۆ خوێندنی شێعر و چیرۆکی کوردی و بڵاوکردنەوەیان لە گۆڤارە خوێندکاریەکان یەکێک لە یەکەم هەنگاوەکانی شاعرانی نوێخواز و خوێندکارانی کوردی تامەزرۆی شێعرە کە دەرفەتی دەرخستنی تواناییەکانیان لە چوارچێوەی ڕێوڕەسم و گۆڤارە خوێندکاریەکان بۆ ڕەخساوە. بەلە بەرچاوگرتنی ئەو هەوڵانەی کە لەم چەند ساڵەی دواییدا لەلایەن خوێندکارانی کوردەوە لە پێناو ناساندنی زۆرتری شێعر و ئەدەبیاتی کوردی لە زانستگاکانی ئێران و کوردستان دراوە، تەوەری ئەمجارەی بەرنامەی گزینگمان تەرخان کردووە بۆ تاوتوێکردنی چالاکیە فەرهەنگی و ئەدەبیەکانی خوێندکارانی کورد لە زانستگاکانی ئێران و کوردستان و هەر بەم بۆنەوە میوانداریمان کردووە لە بەڕێز ئەرسەلان چەلەبی، شاعری گەنجی کورد و لەم ئاراستەیەشدا قسە و باسێکیان لەگەڵ دێنینە گۆڕێ. بەڵام وەک نەریتی بەرنامەکە سەرەتا چەند هەواڵێک لە زانستگاکانی ئێران و کوردستان و خوێندکارانی کوردەوە دەبینین و دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنامەکە. بەرگری لە خوێندنی دکتۆرا بۆ خوێندکارێکی باشووری بەهۆی نووسینی توێژینەوەیەک لەسەر کۆمەڵە. بەپێی هەواڵێک کە لەلایەن شیما سەعیدەوە لەسەر لاپەڕەی فەیسبووکی خۆی دایناوە، ناوبراو کە کارناسی باڵای لە بواری مێژوودا لە زانکۆی سلێمانی تەواو کردووە و تێزی ماستەرەکەی لەسەر مێژووی کۆمەڵەی شۆڕشگێڕ بووە، نووسیوێتی کە بەهۆی ئەوەی کە لێکۆڵینەوەکەی بۆ تێزی کارناسی باڵاکەی لەسەر مێژووی کۆمەڵە بووە، لەلایەن کاربەدەستانی ڕژیمی ئیسلامیەوە ڕێگەیان پێنەداوە کە بۆ خوێندنی دکتۆرا لە زانستگای تاران درێژە بە خوێندن بدا و هەر بەم بۆنەوە ناوبراو لە نووسینێکی کورد ئاماژە بەو هەواڵە کردووە و نووسیوێتی کە زۆرجار لە دەستدانی هەلەکانی ژیان تووشی بێئومێدیمان دەکات، بەڵام لە دەستدانی هەر هەلێکیش بە مانای کۆتایی هێنان بە کار و هەوڵدان نییە. ڕۆژانەدا گەورەترین شانسی خوێندنی دکتۆرام لە زانکۆی تاران لەدەستدا بەهۆی نووسینی توێژینەوەکەم لەسەر مێژووی کۆمەڵە. هیچ کات لەو کارەشم پەشیمان نیم و خۆشحاڵیشم
توانیومە لە ماوەی ساڵێکدا توێژینەوەیەکی زانستی لەسەر مێژووی ڕێکخراوێکی کوردی بنووسم و پێشکەش بە زانکۆی سلێمانی بکەم. چاپ و بڵاوکردنەوەی یەکەم ژمارەی گۆڤاری خوێندکاری ڕۆژ لە زانستگای تاران. لە درێژەی کار و چالاکی خوێندکارانی کوردی زانکۆی تاران ڕۆژی 5 جۆزەردانی 1394 هەتاوی ژمارەی یەکەمی گۆڤاری خوێندکارە کوردەکانی تاران گۆڤاری ڕۆژ چاپ و بڵاو کراوەتەوە. بەپێی ئەم هەواڵە ئەو گۆڤارە خوێندکاریە 14 بابەتی کوردی و فارسی لە 7 لاپەڕەدا لەخۆ دەگرێت. بە وتەی بەرپرسانی گۆڤاری خوێندکاری ڕۆژ هەوڵ دەدات ببێتە کانگایەک بۆ تاوتوێکردنی زانستی و بەرپرسیارانەی پرسەکانی کوردستان بەبێ لایەنگری و بە شێوەی سەربەخۆ. ڕوبەڕووبوونەوەی خوێندکارانی شنۆ لەگەڵ هێزەکانی ڕژیم. خوێندکارانی شنۆیی لە زانستگای پەیامنووری ئەو شارە دژی هێزە نزامیەکانی کۆماری ئیسلامی هەڵوێستیان گرت. بەپێی هەواڵی مافنیوز لە زانستگای پەیامنووری شاری شنۆ سمینارێک لە ژێرناوی مادەی هۆشبەر و خوێندکار بەڕێوە چووە و هێزە ئینتزامیەکانی کۆماری ئیسلامی لە شاری شنۆ بە بانکێشتی فەرمی ئەو زانستگایە بەشداریان لەو سمینارە کردووە. بەپێی ئەو هەواڵە لە کاتی خوێندنەوەی پەیامێک لەو سمینارە لەلایەن هێزە ئینتزامیەکانی ڕژیمەوە ژمارەیەکی بەرچاو لە خوێندکارانی ئەو زانستگایە لە ناڕەزایەتی بە بەشداری هێزەکانی ڕژیم شوێنی سمینارەکەیان بەجێ هێشتووە و هەروەها هێزەکانی کۆماری ئیسلامیش ئەو کردەوەیەی خوێندکارانیان بە سوکایەتی زانیوە و ئەوانیش سمینارەکەیان بەجێ هێشتووە و بە دوای ڕۆشتنی هێزە نزامیەکانی ڕژیم لەو زانستگایە دیسان خوێندکارانی شاری شنۆ بەڕێوەبردننی سمینارەکەیان بەدەستەوە گرتووە و درێژەیان بە سمینارەکە داوە. بەڕێوەچوونی ڕێوڕسمی شاعر خوێندنەوە لە زانستگای سەقز. لە زانستگای پەیامنووری شاری سەقز لەلایەن شاعران و شاعردۆستانی کوردەوە ڕێوڕسمی خوێندنەوەی شاری کوردی بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 4 جۆزەردان لە زانستگای پەیامنووری شاری سەقز ڕێوڕسمێک لە ژێرناوی ئێوارە شعر لەلایەن شاعر و شاعردۆستانی کوردەوە لە هۆڵی فێرگەی فەنی ئەو زانستگایە بەڕێوەچوو. بەپێی ئەو هەواڵە شاعرانی شارەکانی سەقز و بۆکان بە زۆری لەو ڕێوڕسمەدا بەشداریان کردووە و هەروەها مامۆستا ئاسۆ، ئەحمەد یاسینی، شلێر ڕەشیدی، شەرمین مۆهڵەتی، ئارمان کەریمی، کارۆ مرۆڤەتی، عەتا ساڵحپوور و ڕەحیم شەریفی بەشداری ئەو ئێوارە شعرە بوون و لە کۆتاییشدا بە ئامادەبوونی بەرپرسی ئەو زانستگایە بە چەندین شاعری کورد خەڵات بەخشرا. بەڕێوەچوونی شەشەمین ساڵوەگەڕی شەهیدبوونی کیانوش ئاسا لە زانستگای عیلم و سەنعەت. لە سەروبەندی ساڵوەگەڕی شەهیدبوونی خوێندکاری کورد کیانوش ئاسا کۆمەڵێک لە خوێندکاران و مامۆستایانی زانستگای عیلم و سەنعەت بە کۆبوونەوە لە پارکی شەهید ئاسا یادیان لەو خوێندکارە کردەوە. لە سەرەتای ڕێوڕسمەکە خوێندکاران لە پارکی ناو حەوشەی زانستگا کە بە یادی کیانوش ئاسا بە پارکی شەهید ئاسا ناودێرکراوە کۆبوونەوە و پاشان چەندین مامۆستا و خوێندکار قسە و باسییان پێشکەشی ئامادەبووان کرد و پاشان یەکێک لە خوێندکاران بۆ ماوەی چەندین خولەک دەستی دایە تەمبورژەنین و لە کۆتاییدا بەشداربووان بە دانانی گوڵ و بڵاوکردنەوەی وێنەی کیانوش ئاسا و بروشور لە ناو حەوشەی زانستگادا یادی کیانوش ئاسایان کردەوە. ئەو کۆبوونەوەیە کە لەژێر کەشێکی توندی ئەمنیەتیدا بەڕێوەچوو لە ئاکەمدا بە تێکەڵچوون لەگەڵ مامورانی حراست و خوێندکارە بەسیجەکانی زانستگا کۆتایی پێهات. کیانوش ئاسا خوێندکاری قۆناغی کارناسی باڵای بواری مهندسی شیمی زانستگای عیلم و سەنعەت لە کاتی ڕووداوەکانی ساڵی 1388 بەهۆی تەقەی هێزە ئەمنیەتیەکان گیانی خۆی لەدەستدا. وەکو یەکەم پرسیار لە میوانی بەڕێزی بەرنامە
جەنابتان چالاکیە کۆلتوری و ئەدەبیەکانی چالاکانی خوێندکاری کورد لەوانە گرتنی سیمینار شەوە شێعر و تەرخانکردنی بەشێک لە گۆڤارە خوێندکاریەکان بۆ بابەتی ئەدەبی چۆن هەڵدەسەنگێنن؟ بەڵێ بەر لەوەی کە من بچمە سەر وەڵامی پرسیارەکە دەمەوێت ئاماژەیەکی چکۆلە بکەم بە سەر دەور و کاریگەری و گرنگی ئەدەبیات لە ناو کۆمەلگادەوە بە تایبەت لە ناو زانکۆکاندا. ئەگەر ئێمە هونەر بە هەر هەش بەشەکەیەوە چاو لێ بکەین دیارە ئەدەبیات گرنگترین و هەستیارترین و بەسوودترین بەشی هونەرە کە دەتوانێت کاریگەرێکی زۆر باشی لەسەر کۆمەلگاوە لەسەر ڕووناکبیری و ڕۆشنگری کۆمەلگای کوردستاندا هەبێ. دیارە ئەدەبیاتیش بە هەر هەموو بەشەکانی چ لە داستاندا چ لە شێعردا چ لە ڕۆماندا چ لە پەخشانەوە چ لە شان و نامەدا بەردەوام لە کۆنەوە تاوەکو ئێستا لە مێژووی وڵاتانی جیهاندا کاریگەرێکی باش و بەسوودی بووەوە بگرە زۆر یەک لە دەقە کۆنەکانی ئەدەبیات هەموو گەلان لە کۆنەوە تاوەکو دەگاتە ئێستاوە دیارە ئەدەبیاتی کوردیش لەو مەسەلەیە بێبەری نییە زۆرێک لە دەقەکان بوونەتە سەرچاوەیەکی مێژووی سیاسی بۆ گەلانی جیهان و بە مێژووی سیاسی و کولتوری و تەنانەت بەشەکانی تریش هەر بۆیە لێرەدا دەمهەوێ جەغت لەسەر ئەوە بکەمەوە کە ئەدەبیات چەندە گرینگە لە نێو کۆمەلگادا و چەندە دەتوانێت کاریگەریکی باش و بەسوودی لەسەر نوێژەنکردنەوە و بیری نوێ و نوێخوازی و هزری نوێ لە کۆمەلگادا هەبێ و بەردەوام ئەدەبیات بە هەموو بەشەکانەوە لە کۆنەوە تاوەکو ئێستا بۆتە بەشێک لە هات و نەهاتی گەلانی جیهاندا هاوڕێ خەمەکانمان بووە هاوڕێ خۆشیەکانمان بووە هاوڕێ شەڕ و ئاشتی و گریان و پێکەنین و هەموو شتێکمان بووە. دیارە زانکۆکان زانستگەکان و ئەو شوێنانەی کە مەسەلە یا بەشی پەروەردە تێدا دەخیلە هونەر بەگشتی بە هەر هەش بەشەکەیەوە دەتوانێت لەوێ دەورێکی کاریگەر و باشی هەبێ. دیارە ئەدەبیاتیش لەو مەسەلەیە بەبەری نییە ئەدەبیاتیش بە نەوعی خۆی دیارە لە زانکۆکان کاتێک سەمینارێک دەگیرێ یا بڵێن نەشریەیە یا ڕۆژنامەیە یا گۆڤارێک دەردەچێ هەمیشە بەشێک لەو گۆڤار و نەشریانە بەشێکی گرنگی خۆی تایبەت داوە بە مەسلەی ئەدەبیات و بە مەسلەی هونەر و زمان و فەرهەنگ و کولتوری ئەوە و هەموو کاتیش خودی ئەو مەسلەیە خودی بوونی مەسلەی ئەدەبی یا مەسلەی زمانی و کللتوری لە نێو نەشریەکاندا لە نێو خوێندکارەکاندا لە نێو زانکۆکاندا تەسیرێکی باشی هەبووە تەنانەت لە ناو ڕۆشنگری و ڕووناکبیری خوێندکارانی کورد بە تایبەتی لە بڵێن خوێندکارانی کورد بە تایبەتی لە نێو هەموو زانکۆکاندا و هەر بۆیە من لام وایە بوونی ئەدەبیات یا بوونی چالاکی ئەدەبی و زمانی فەرهەنگی لە هەموو زانکۆکان هەم پێویستە هەمیش دەتوانێت کاریگەرێکی باشی هەبێ لەسەر هەم لەسەر بەردەنگ یا مخاتب لەسەر نەشریەکان هەمیشەوەی کە دەتوانێت کاریگەرێکی باشی هەبێ لەسەر نوێبوونەوە و هزری نوێ و هێنانە ئارای بیری نوێ و بیری مۆدێرن بۆ ناو زانکۆکان و تەنانەت لە دوای زانکۆکان بۆ ناو کۆمەلگای کوردستانە. پرسیاری دووەممان لە بەڕێزیان ئەوەیە کە ئایا ئەو چالاکیانە کاریگەری بووە لەسەر ڕەوتی بەرەو پێشچوون و گەشەی شێعر و ئەدەبیاتی کوردی؟ بۆ نمونە هەندێک لە گۆڤارە خوێندکاریەکان لەوانە نویسا فایلی تایبەتیان تەرخان کردبوو بۆ تاوتوێکردنی ئەدەبیاتی کوردی و لەوێدا چەند وتار و شیکاری پڕناوەڕۆک چاپ بووە. خوشحاڵ دەبین ڕای خۆتان لەو بارەوە بۆمان تەوزیح بدەن. ئێمە گەر ئاوڕێک بدەینەوە لە مێژووی نەشریەکان لە مێژووی گۆڤارەکان لە مێژووی ڕۆژنامەکان ئەوانەی کە تایبەتەن لەنەوە یەکدا زانکۆدا دەرچوون بگرە لە زانکۆ گەورەکانی شارە گەورەکانی ئێران تا دەگاتە زانکۆ چکۆلەکان وەک زانکۆی پەیامنور وەک زانکۆی ئازاد هەموو ئەوانە بە سەهمی خۆیان نەشریان بووە گۆڤاریان بووە بەشێک لە گۆڤارەشان تەرخان کردو بۆ کاروباری فەرهەنگی وە بە دڵنیایەوە زۆر جار دەبینی مەسەلەن گۆڤارێک یا نەشریەیەک تایبەت بە مەسائلی سیاسیە بەڵام جار ناجارێک ژمارەیەکی خۆی یا بە شێوەیەکی تایبەتنامە تەرخان کردو بۆ ئەدەبیات و بۆ زمان و بۆ کاروباری فەرهەنگی و ئەوەش بۆ خۆی بە بەشی خۆی گەورەترین خزمەتە بۆ بواری فەرهەنگ و زمان و ئەدەبی کوردی بەڵام یەکشت کە لێرەدا هەستیارەوە پێویستە ئاماژەی پێ بکرێت ئەوەیە کە ئەو ئاستەنگ و ئەو کێشانەی کە لە بەردەم نەشریە کوردیەکاندا هەیە کە لە بەردەم ئەو چالاکیانەی کە پەیوەندی بە زمان و ئەدەبوونەتەوەی کوردەوە هەیە زۆرترن و بگرە دوو بەرابەر و سێ بەرابەرن لە ئاست ئەو نەشریە و گۆڤارانەی کە لە دانیشگاکان بە زمانی فارسیدا دەردەچن
چون ئەگەیمە ئاوڕێک بدەینەوە لە مێژووی ئەو گۆڤار و نەشریانە لە هەر لە دانیشگاکانی تارانەوە بگرێت تا دەگاتە شارە چکۆلەکان دەبینی بۆ ماوەیەک دەرچوە ژمارەیەک دوو ژمارە سێ ژمارەی دەچوە لە پاشان یا داخراوە یا دواتر بەهۆی کێشەی ماڵی و نەبوونی بودجە و ئەوانە داخراون و دواتر درێژەی نەبووە. یەکشیش کە زۆر پێویستە زۆر جار ئێمە لە دانیشگاکان لە کۆمەڵی خوێندکار هەن کە جیا لەو بوارەیە جیا لەو ڕشتەی کە بخوان دەرسی دەخوێنن ئێستعدادێکی ئەدەبیان تێدایە ئێستعدادێکی نووسینیان تێدایە دەی تەنیا مەکۆیەک تەنیا ڕێکخراوێک یا تەنیا شوێنە کە دەتوانن خۆیانی تێدا پەروەردە بکەن نووسین و کاروباری چالاکی فەرەنگی و ئەدەبی خۆیانی تێدا پەروەردە بکەن بە دڵنیایەوە هەر ئەو ڕێکخراوانەی هەر ئەو کۆبوونەوانەی و هەر ئەو نەشریانەیە کە بتوانن خۆیانی تێدا ببینەوە مەسەلەن کاتی خۆی زۆر گۆڤار و نەشریەوەشت چاپ بووە کە زۆر کەس هەبووە خوێندکار بوون لەوێ لە هیچ کار لە سەرەتادا شتێکان بڵاو نەکردوێتەوە نووسینێکیان بڵاو نەکردو سەرەتا لەو گۆڤاراندا دەستیان پێکردووە بگرێ ئێستا نووسەرانێکی زۆر باشیان لێ دەرچووە یعنی بوونی ئەو گۆڤارانەوە بوونی ئەو مەکۆیانە هەم دەتوانێت خزمەتێک پێ بە چالاکی و بە چالاکی فەرهەنگی و ئەدەبی نەتەوەی کورد هەمیش دەتوانێت خزمەت بۆ زان بۆ خوێندکارانە بکە کە لەناو دانیشگاکان دە خەریکی دەرسخوێندن و ئێستادادێکی ئەدەبی و نووسین یا خەریک کار و چالاکی فەرهەنگین ئەمە بەشێکەتی بەشێکشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەشێکی زۆر لەو چالاکیانە لەو نەشریانە لەو گۆڤارانەی کە لە زانکۆکاندا چاپ دەبێ ئەمانە پەیوەندیەکی ڕاستە و خۆی یا بڵێن ناڕاستە و خۆی لەگەڵ چالاکە ئەدەبیەکانی نێوخۆ یا چالاکە ئەدەبیەکانێکی خارجن لە دەرەوەی زانکۆ یا لە دەرەوەی ئەوەی کە پەیوەندی بە زانکۆوە هەبێ یا ئەوەی کە لەژێر یاسای زانکۆوە هەبێ پەیوەندێکی چڕوپڕ هەیە لەو نێوانەداوە دیارەگە و پەیوەندێژ نەبێ ئەم چالاکیانە ڕەنگە چالاکیەکی چڕوپڕ نەبێ و لێرەشدا پێویستە ئاماژە بە یەکشتی گرین کەم ئەویش ئەوەیە کە خودی بوونی ئەو نەشریانە ئەو گۆڤارانە کە لە زانکۆکان دەردەدەچن هەزینەیەکی زۆری دەوێ دیارە کات و ساتێکی زۆری دەوێت کە ڕەنگە ئەو هەزینە و ئەو کات و ئەو دەرفەتەی کە یەکدانە خوێندکاری کورد لەوێدا تەرخانی دەکات بۆ ئەو گۆڤارە بۆ ئەو نەشریە بۆ ئەو چالاکیانە ڕەنگە بۆ خوێندکارێکی غیرە کورد ئەوەندەی تاوان نەبێ ڕەنگە ئەوەندەی هەزینە نەبێ و هەر بۆیە من لام وایە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەو حەز بە بەرپرسیارەتیە یا ئەو ئیحساسی مەسئولیەتەی کە یەکدانە خوێندکاری کورد لە ئاست ئەدەبیات و زمان و کولتوری نەتەوەکەی خۆیدا دەبینێت چون هەروەک هەمومان دەزانین ئەدەبیات و زمان پێناسەی هەر نەتەوەیەکە و زمان دەورترین و کاریگەرترین و سەرەکیترین و گرنگترین تەوەرە لە یەکدانە ملت لە یەکدان نەتەوەدا و هەر بۆیە من پێم وابێ بەشێکی زۆر لەو چالاکیانەی کە وەگەڕ دەخرێت لە ناو نەشریەکان لە ناو زانکۆکان لە ناو گۆڤارەکان بەشێکی زۆری ئەو زانکۆیانەیە ئەو خوێندکارانەی کە ئەو چالاکیان دەکە بۆ خۆت ئاگاهیە گەیشتون بۆ ئاگاهیە گەیشتون کە زمان و ئەدەبیات چەندە دەتوانێت پەیوەندی چەندە دەتوانێت کاریگەر هەبێت لەسەر یەکدانە نەتەوەیەک لەسەر ڕوونکردنەوەی خەڵک لەسەر ئاستی بردنەسەری وشیاری خەڵک دیارە بەداخەوە ئەوەی کە ئەو ڕۆکە ئێمە لە کوردستان بەهۆی ئەوەی کە دەسەڵاتێکی سیاسی یا دەوڵەتێکی سیاسی بە پشت هونەر و ئەدەبیاتی کوردەوە نەبووە ئەم ئەدەبیاتە بە شێوەیەکی ساوا یا بڵێن بە شێوەیەکی باش خزمەتی نەکراوە بە شێوەیەکی باش خزمەتی زمانەکەی نەکراوە خزمەتی هونەرەکەی نەکراوە لەو پەیوەندێشدا دیارە هەر چالاکیەک چ لە زانکۆکانەوە لە چ دەرەوەی زانکۆکان بۆ ئەدەبیات و بۆ زمانی کوردی بێت چالاکێکی زۆر زۆر باشە و بە شێوەی ناڕاستە و خۆ خزمەتێکە بۆ گەشە و نەشەی زمان و ئەدەبیاتی کوردی ئەگەر ئاگادار بن لە هەندێک لە زانستگاکان لەوانە لە زانستگای ئازادی سنە و زانستگای کوردستان لە سنە هەر کامە و ناوەندێکیان لەژێر ناوی ناوەندی لێکۆڵینەوەی کوردستان ناسی دامەزراندووە و کۆمەڵێک لە مامۆستایانی زانستگاکان بە یارمەتی خوێندکارانی کورد خۆیان دەستیان داوەتە لێکۆڵینەوە لەسەر ئەدەبیاتی کوردی و چاپکردنی دیکشنەری یا فەرهەنگ لوغەتی کوردی ئێوە ئەو هەوڵانە چۆن دەبینن و پێشنیارتان بۆ چالاکانی خوێندکاری کورد لەو بوارەدا واتە لە بواری ناساندن و گەشەدان بە کللتور و ئەدەبی کوردی چییە؟ هەروەک لە دواتر ئاماژەم پێکێت نەتەوەی کورد بۆ هۆی کە دەوڵەتێکی کوردی یا کیانێکی سیاسی نەبووە خزمەت بە هونەرەکە یا خزمەت بە زمانەکەی بکە دیارە هەموو حەولێک هەموو چالاکیە کە بە شێوەیەکی خۆڕسک دێتە گۆڕێت چ لە زانکۆکانەوە چ لە دەرەوەی زانکۆکان دەتوانێت خزمەتێکی باش بێ بۆ زمان و کولتور و ئەدەبیاتی ئەم نەتەوەیە و ئەوەی کە لە زانکۆکانیش دەکرێت بە شێوەی خۆڕسکە بە شێوەی خۆجووشە یعنی وانە کە لایەنێک یا ڕێکخراوەیەک یا بڵین
شوێنێگە ئسپانسەرێکی بێ بتوانێت بهەیە پشتیوانی ئەم پرۆژانە بکات چ وەک چابوونی فەرهەنگ چ وەک چابوونی کۆمەڵێک کتێک کە پەیوەندی بە ڕێنووس و بە زمانەوە هەیە ئەوەی کە لە چوارچەوەی زمانی کوردیدا هەبێ ئەمانە بە شوێکی خۆڕستکن وە کۆمەڵێک خوێندکار کۆمەڵێک کەسی دڵسۆز خەریکن ئەو چالاکیانە لە نێو زانکۆکان و لە دەرەوەی زانکۆکان وەگەڕدەخەن و دیارە لە چەند ساڵی ڕابردوودا بەتایبەت لە 10 ساڵی ڕابردوودا ئەم هەوڵانە جددیتر بۆتەوە ئێمە گە و هەوڵانە بە سێ بەرەدا دابش بکەین ئێمە لە دەورانی دیارە لە سەرەتای دەهەی 60 تاوەکو کۆتایەکانی دەهەی 60 و دوای شەڕی بڵێن ئێران و عێراق بێدەنگیەک ئەو فەزایی داگرت بوو وەزیەتێکی ئابووری وێران کە کاریگەری لەسەر هەموو چەشنە چالاکیەک تەنانەت لە نێو ئێراندا دانان بوو چ بگا بە نەتەوەی کورد ئەو دەورەیەش دیارە کورد چەند گۆوارێکی هەبوو وەک سروە و وەک ئاوێنە و یەک دوانەیەکە بەڵام لە دوای دەهەی هەفتا و کۆمەڵێک زند و بوونەوە هاتە گۆڕە کۆمەڵە کار و چالاکی هاتە گۆڕە تا دەگاتە دەورەی بڵێن خاتەمی لە دەروی خاتەمی ئەو شتە گەشەیسان کۆمەڵە گۆواری باش هاتە دەرێ کۆمەڵێک نەشرەی باش لە دانیشگاکان لە دەرەوەی دانیشگاکان کۆمەڵێک ئازادی هایەکی نسپی هاتە دەرێ بۆ چاپەمەنیەکان کۆمەڵە کتێبی کوردی فەرهەنگی کوردی ئەوانە مجەوزیان وەرگرت ئەمە باش بووە هەوڵانە باش بوو توانی ئەو چالاکیە فەرهەنگی و ئەدەبیانە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستان بڕێک زیندوو بێتەوە یعنی بڕێک بە قەول جانێکی وەبەر بێ ئەمە کە دەی هەویست بکەوێتە گاگۆڵکە ینی باس خەفەخانێک هەبوو دیارە سانسۆر هەبوو فیلتێر هەبوو بەنا بە پێش بە دەورەی پێشی خۆی بڕێک باشتر بوو دیار بوو خەریک بوو دەکەوتە گاگۆڵکە بەڵام دوا بە دوای خاتەمی وە هاتنە ئارای دەورەی ئەحمەدی نژاد ئەم فەزایە لە بنەوە بنبڕ بوو یعنی سانسۆر هایەکی لە 100 هاتە گۆڕێ زۆربەی زۆری نەشریەکان و گۆڤارەکانی دانیشگاکان کە بەشێکی زۆریشی تایبەت بوو بە ئەدەبیاتی کوردی و زمانی کوردی ئەوانە داخران زۆرێک لە کتێبە کوردیەکان لە فەرهەنگاکان ئەوە کە مستەقیم ڕابطەی هەبوو لەگەڵ زمان و ئەدەب و یا مەسەلە مێژویەکانی نەتەوەی کورد مجەوزی پێنەدرا لە پاش دەورەی ئەحمەدیجان دەورەیەکی خەفەقان بوو زۆرێک لە ڕێکخراوەکان لە کۆڕ و کۆبوونەوە ئەدەبیەکان چ لە ناو زانکۆکان و لە چ دەرەوەی زانکۆکان داخران و بەشێک دواتر کرانەوە تا دەگاتە دەورەی ڕۆحانی لە دەورەی ڕۆحانیدا هەندێک هیوا ئومید هاتە گۆڕێ و هەندێک وعدە وعید کە ڕۆحانی دای بەهەرحاڵ کە وەزعەتەکە تەغیر دەکات دیارە کۆمەڵە گۆڕان دێتە گۆڕە بەڵام لەو 1-2 ساڵە تقریبا نزیک بە 2 ساڵ دەبێت کە لە دەورەی ڕۆحانی گوزەراوە هیچ چەشنە هەنگاوێکی ئەوتۆ چ لە ناو نەشریەکان و گۆڤارەکان و چالاکیانی خوێندکاران لە ناو زانکۆکان نهاتوتە گۆڕێ بگرە لە دەرەوەی زانکۆکان چالاکیانیش هیچ هەنگاوێکی ئەوتۆی بۆ نهاتوتە دی لەلایەن دەوڵەتەوەیە لەلایەن ئیدارەی فەرهەنگ و ئیرشادەوە دیارە خودی زانکۆکانیش بێبەرینین لەو کێشیانە بێبەرینین بەڵام شتێک کە جێگای پێزانینە شتێک کە جێگای ڕێزە ئەوەیە کە ئەم خوێندکارە کوردانە لە زۆربەی زۆری دانیشگاکانی ئێران دیارە بەو پێی کە زۆربەی زۆری دانیشگاکانی ئێران خوێندکاری کوردی هەیە و هەر لە یەزد و لە چابەهارەوە بگرە تا دەگاتە ناوەندی ئێرانەوە تا دەگاتە تاران و دواتە دەگاتە ڕۆژهەڵاتی کوردستان لە زۆربەی دانیشگاکان ئەو گۆڤارانە دەرچوون ئەو هەوڵە زمانەوانیانە دەرچوون ئەو هەوڵانە دراون بەڵام بەداخەوە تا ئەم چەند ساڵی ڕابردوو ئەمانە ماوەیی بوون یعنی لە دوای ماوەیەک داخراون لە دوای ماوەیەک ئەم چالاکیانە ڕاوەستاون بەهۆی دەبینی سوئێت ئەبیرهای سیاسی لێکراوەتەوە دەبینی سوئێت ئەبیرهای زۆر هەڵەی لێکراوە لەسەر ئەوەی کە کۆمەڵێک جرم هەیە یا کۆمەڵێک تاوان هەیە کە بەدەوام لە ساڵی ڕابردوودا بەسەر فەرهەنگ و زمان و نەتەوەی کووردا ئەم تاوانانە بەردەوام وەک بەرچەسپێک بەسەریەوە بۆ بەنێو چاوانیەوە بۆ تەواوی ئەوانە کاری کردووە کە ئەو چالاکیانە یاخۆ ئەو هەوڵانەی کە بۆ ئەدەبیات و بۆ زمانی کوردی دراوە بە شێوەی نیوەچڵ بمێنێتەوە بەڵام لە پەنا ئەوەشدا لە چەند ساڵی ڕابردوودا بەتایبەت لە دانیشگا کوردستان لە سەنات لە دانیشگا کوردستان لە دانیشگا ئازاوە لە چ دانیشگاکانی شارەکانی تر ئەم هەوڵانە جددیتر بووەتەوە ئەم هەوڵانە چڕوپد بووەتەوە بەتایبەت لەم چەند سای ڕابردوودا کە چەندین فەرهەنگی باشی زمانەوانی چ بۆ فارسی بۆ کوردی چ فارسی چ بە پێچەوانەوە تەنانەت فەرهەنگە هەیەکی زۆر باش کوردی بۆ ئینگلیسی ئەو هەوڵان دراوە تەواوی ئەوانە خۆڕستکن وە هەڵگری کۆمەڵێک هەزینە و کۆمەڵێک تاوان بوون کە خوێندکارانی کوردایەتی چ بە زیندانی چ بە ئەوەی کە لە خوێندن بێبەش بوون چ ئەوەی کە هەڵپەسێدراون تەواوی ئەوانە بۆ ئێمە یەک شت نیشان دەدا کە
چالاکی خوێندکاری لە نێو دانیشگاکاندا ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی ئەدەبیات و زمانەوەیە چەندە دەتوانێت گرنگ بێ و چەندە دەتوانێت کاریگەر بێ و چارەنووسساز بێ لەسەر مێژووی ئەدەبیاتیمە و مێژووی زمانی ئێمە چون بەدڵنیایەوە دانیشگاکان شوێنی زیندووبوونەوەیە و دانیشگاکان شوێنێکە کە یەکەم هەنگاوەکان لەوێەوە هەڵدەنرێتەوە و هیوادارمە هۆڵانە ڕۆژ لەگەڵە چڕۆپرتر بێ و خزمەتێکی زۆر باش و ڕاستەوخۆی بە فەرهەنگ و زمانە ئەدەبیاتی کوردی کردووە. پرسیاری کۆتاییمان لە بەڕێز ئەرسەلان چەلەبی ئەمەیە کە کاک ئەرسەلان ئێوە وەکو یەکێک لە شاعرانی گەنجی ڕۆژهەڵات کە لەگەڵ کۆڕ و کۆبوونەوە خوێندکاریەکانیشدا پەیوەندیتان بووە پەیوەندی نێوان کۆڕ و کۆمەڵە ئەدەبیەکان دەوری زانستگا و چالاکی ئەدەبیەکان نێوان زانستگا چۆن دەبینن؟ ئێمە گە چالاکی ئەدەبیەکان بەسەر چەند دەستەدا دابش بکەین ئێمە چالاکی ئەدەبی و مەحفلیمان هەیە کە بە شێوەی غێرەفەرمی نافەرمی لە ماڵەکان یا بە شێوەی ژێرزەمینی بە شێوەی مەحفەلی لە ماڵەکان بەڕێوە دەچێت ئەمە بەشێکە بەشێکی چالاکی ئەدەبیە لەنێو ئەنجومەنە ئەدەبیەکان کە لەژێر سێبەری ئیدارەی ئێرشاددان بەشێکیشی چالاکی هایەکی ئەدەبیە لە ناو کافە کتێبەکان و لە ناو بڵین کۆمەلگا لە پارکەکان بەڕێوە دەچێت بەشێکشی دەگەرێتەوە بۆ ناو زانکۆکان یعنی چالاکی ئەدەبی و زمانی لە ناو زانکۆکان و ئەم بەشانە هەمویان بە شێوەیەکی زەنجیرەوار بە یەکتری پەیوەندیان هەیە و ینی وانە لە یەکتری جیابن بە شێوەیەکی نەپساوە بەردەوام هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا بە شێوەیەکی زەنجیرەوار لەگەڵ یەکتری وەسڵن ئێمە گە چاوێک لە ئارشیوی گۆڤار و نەشری و ڕۆژنامەکانی دانیشگاکان یا زانکۆکانی هەموو زانکۆکانی ئێران بکەین ئەو نەشریان و ئەو گۆڤارانی کە بە زمانی کوردی دەچن و جیا لە زمانی کوردی ئەمە شتەکە بە تەسک نەکەینەوە ئەوانی کە بە زمانی فارسیش دەچوون ئێمە بینە سەر زمانی کوردی ئەگەر ئێمە چاو لە ئارشیوەکان بکەیت چ بە مەقالەکانی چ بە شعر و چ بە داستان و چ بە لێکۆڵینەوەهای ئەدەبی بەشێکی تەغزیەی ئەم گۆڤارانە خارج لە زانکۆکان بوون یعنی ئەو نووسەر و شاعرانەی کە لە دەرەوەی زانکۆکان بوون لەنێو ئەنجومەن ئەدەبیەکان لەنێو مەحفەلەکان چالاکی ئەدەبیان کردو بەڵام پەیوەندیەکی مستەقیمیان لەگەڵ گۆڤار و نەشریە و ڕۆژنامەکانی خوێندکاران بووە لە دانیشگاکاندا و دیارە ئەو خوێندکارەی کە بەرپرسی یەکدان نەشریە یەکدان ڕۆژنامەیە و کاری ئەدەبی دەکایە بڵێن کاری فەرەنگی سیاسی دەکات پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ هەموو کۆڕ و کۆبوونە و لایەن و ڕێکخراوە ئەدەبیەکانی بڵێن دەرەوەی زانکۆکان هەیە و هەروەک پێشتر ئاماژەم پێکرد دیارە هەر ئەوەی کە ئێمە ئەگە چاک لەو ئارشیوانە بکەین بەشێکی زۆری ینی بەشێکی بەرچاوی نیوەی دەتوانین بڵێن خارج لە زانکۆکان تەغزیە کراوە ئەمە باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە چالاکی ئەدەبی لە ناو زانکۆکان پەیوەندێکی مستەقیمی لەگەڵ دەرەوەی زانکۆکان هەیە چون دیارە ئەدەبیات بەداخەوە ئەدەبیات یا هونەر بە هەر هەش بەشەکەیەوە ئەمە قەتیسی نەکەینەوە لە ئەدەبیات نەبووتە بایەخ نەبووتە ئەرزش لە کۆمەڵگای کوردستاندا دیکە ئەوە کە نەبوو بە بایەغ نەبوو بە ئەرزش دیارە یەکەم زەربە یا یەکەم لەتمەیە کە لەو مەسلەیە دەیخوا دیارە ئەو چالاکانن کە کاری ئەدەبی و کاری فەرهەنگی دەکەن و پێم وابێ ئەدەبیات بەگشتی لە کۆنەوە تاوەکو ئێستا لەناو هەموو چوینی توێژەکاندا لەناو هەموو چین توێژەکانی کۆمەلگادا چ لە ناو خەڵکی ئەوامدا چ لە ناو خەڵکی خازات چ لە ناو تەیفی ڕووناکبیردا چ لە ناو تەیفی سیاسیدا چ لە ناو تەیفی فەرهەنگیدا چ لە خەڵکی کوچە و بازاردا پەیوەندێکی مستەقیمی بووە و ئەو هەولانەوە ئەو پەیوەندیانەی کە لە زانکۆکان لەگەڵ کۆمەلگای کوردستاندا هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی نێو کۆمەلگای کوردستاندا هەیە ئەمە دەتوانێت باشترین خزمەت بۆ پرۆژەیە بێ باشترین خزمەت بۆ بکە کە ئەدەبیاتی کوردی یا هونەری کوردی ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرەو گەشاوە بوون و بەرەو ڕێگەیەکی تر و بەرەو ڕەوتێکی تر لە مێژووی ئەدەبی خۆیدا بڕوە دیارە ئەدەبیاتیش یا بڵێن هونەر بە هەر هەش بەشەکەیەوە لە کۆنەوە تاکوی ئێستا کاریگەریەکی بەرچاوی لەسەر مێژووی سیاسی و جوڵانەوەکانی نەتەوەی کورد بووە یعنی ئێمە بەشێکی ئەگەر چاو لە مێژووی سیاسی و جوڵانەوەکانی نەتەوەی کوردکەین ئەدەبیات یا هونەر بە هەر هەش بەشەکەیەوە بەشێکی زۆری لەسەر شان بووە ئێمە گە چاو لە شۆڕشەکانی وڵاتانی جیهانی بکەین لە کۆنەوە تاوەکو ئێستا شاعران و نووسەران و ئەدیبان ئەو کەسانی کە چالاکی فەرهەنگیەکەیان بەشێکی هەرە گرنگی ئەو خەباتیان بە ئەستۆ بووە و بۆیە من لام وایە دەبێت ئەو هەولانە چ لە زانکۆکان و چ دەرەوەی زانکۆکان ئەم هەولانە ئەم چالاکیانە بە شێوکی زەنجیرەوار و نەپساوە لەگەڵێک پەیوەندیان هەبێ تا بتوانن خزمەت بەو بەشە بکەن و بتوان لە داهاتوودا وەکو یەکدانە ئەرزش وەکو یەکدانە بایەغ لە کۆمەلگادا چاوی لە بکەن و خەڵک وەکو نانی شەو وەکو پێویستیەک چاو لەو مەسەلەیە بکە.
بەڵێ بینەرانی ئازیز بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنمەیەکی دیکە لە بەرنمەکانی گزینگی خوێندکارانی هێژە. ئێوە ئازیزان دەتوانن لە ڕێگەی ئادرسی فەیسبووکی کۆمەڵی خوێندکارانی ڕۆژهەڵات و جمێلی ئێمەوە هەواڵ و ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بگەینە دەسمان. لێرەشدا و بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنمەکە. شەو ڕۆژێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.